دەم باش تەماشەوانی گەلێکی ژا هەفرەئیبوونا یەکێتی و گۆران لەسەر بنێجیکردنا سیستەمی پارلەمانی لە هەرێمێ بێگومانە بە ناوەنیشانی تەوەری ڕوویە بەرنامەوە بەرنامەیەکی خەڵکی پشتی 3 ساڵان جێ هەبدوونە دیتنێ سەرنجام ئیرۆ کۆمبینا چاوەڕێکردیا جەڵال تاڵەبانی سەکرتێری گشتی یەکێتیان نیشتیمانیا کوردستانê ku di heman demda serkomarî Iraqê herwiha Navşêra Mustefarek xerêgiştê tevgera goran li debaşan cihê ve hewiyana Talibanî pêk hat û piştî civînê jî bêguman belageke ev beş hata ragihandin herwiha her dukan Talibanî Navşêra Mustefa daxwaniyên çapemeniyê dan di nava daxwanî û di nava belaga muştereka her du aliyan hata ragihandin ku ewan civîn encam daye li ser rewşa siyasiya herêmê pêşhatên deverê bigiştî û ew hevfreî bûn û narînên gelek di niha da li hevdûnîzî bûn bi taybetî li serendê ku ew projeyê yasayên kurahandên wayên niştimaniyan bu parlemanî bêne vegerandin taybetî destûrê herêmê herwiha سیستەمê siyasî li Herêma Kurdistanê sîstemê îdarî li Herêma Kurdistanê sîstemekî parlemanî be ji bo ku digel sîstemê nihaya Iraqê bigunce ku sîstemê prêvebirnê li Iraqê sîstemê siyasî sîstemekî parlemanî ye parleman bi dengîn gel tê helbijartina endamên parlemanî li dîv da serûk komarê Iraqê li parlemanî tê helbijardin serûk jî yekê bêguman serûkê hikûmetê rastpêrî kesekê ku piraniya kursiyan dezvanî be du pêkenîna hikûmetê بله برزان هاوڕایی بوونی یەکەتی گۆران لەسەر جیبەجیکردنی سیستەمی پارلەمانی لە هەرێم بێگومان سەرنجام کۆبوونەوە چاوەڕان کراوەکەی نێوان جەڵال تاڵەبانی سەکرتێری گشتی یەکەتی نیشتیمانی کوردستان ناوشێرا مستەفا ڕێکخەری گشتی بزوونەوەی گۆران ئەمڕۆ لە شاری سلێمانی لە بەرەگای تایبەتی تاالبانی لە دەباشان ئەنجام درا لە دوای کۆبوونەوەکە بەلاغێکی هاو بەشی هەردوولایەن ڕاگەنرا هەروەها تاالبانی و ناوشێرا مستەفاش بێگومان لە کۆنگرێکی لە لێدواندا بۆ چاپەمەنی وایان ڕایگەاند کە کۆبوونەوەکان بیر و بچوونیان زۆر لە یەکترنزی بۆ بچوونیەتی ئەنجامدانی چاکسازی بنەڕەتی لە کوردستان هەروە لەسەر ڕەوشی ناوچەکە بەگشتی باسی ئەوەش کرایەوە بە تایبەتی لە بەلاغەکەیە کە هاوڕای بوون هەردوولا لەسەرەوە کە ئەو پرۆژانەی ڕاهێنانی نیشتیمانە هەیە بگەڕێنەوە بۆ پەرلەمان بە تایبەتی پرۆژەی دەستوری هەرێم هەروەها تەکی لەسەرەوە کراوە کە پێویستە لە کوردستانە سیستەمی سیاسی لە کوردستان سیستەمێکی پەرلەمانی بەنێک سەرۆکاتی وەکو سیستەمی ئێستا عێراق بەڵێ ئێستاش لە خزمەت وەرگرتنی سەرنجێوەدام لەسەر تەوەری ئەمڕۆش لیزا لە شاری سلێمانی فەرموو ئێوارە باشکارەکە باشتر بەڵێ لەسەر تەوەری بەرنامەکەتان بەڵێ سەرەتا بەر لە هەشتێک من ئەمێ خۆشحاڵی خۆم ڕاگەێنم بۆی کە سەرکردەکان ئێستا وەکو جاران گرژێکی لە نێوانیان نەماوە گرژێکی نێوانیان کۆتایی هاتووە و لە یەکەم شت کە من زۆر بەختەوەر بووم پێکە لە ڕاگەانداوەکەی ئەمڕۆی نەوشیرا مستەفا و بەڕێز جەڵال تاڵەبانی یەکگەم لێ بوو ئەوەی کە پەیوەندیەکانیان ئاستاییە بێتەوە من بەختەوەرم بۆ لە بەرووی ڕەنگە قسەی دوو سەرکردام بیرکردنەوەی هەموو کەسەکانی ناو حیزبەکە وانە بێم لەوانەیە ئێستا چەند کەسێک هەبن لە ناو گۆڕانە یان لە ناو یەکێتیا بەم کۆبوونەوەی خۆشحاڵ نابن بەڵام من باحە من وەکو خۆم زۆر بەختەوەرم بۆ لە بەرووی ئەگەر پەیوەندی نێوان دوو حیزب ئاسایی بێتەوە ئەتوانن لەم کاتەیە من پێم وایە ڕێکەوتی استراتیژی لە نێوان هەموو حیزبەکانی ناو هەرێمی کوردستانەی لە نێوان تەنها یەکێتی پارتی لە نێوان هەموویانە تەواوی بکرێت و ڕێکەوتنێکی استراتیژی بکرێت بۆی کە هەموو شتەکانی هەرێم بە ڕێکەوتنی هەمویان بێ بۆی کە هەمویان لەسەر یەک بیر و ڕابن نەک ئەوەی کە بەبوونی چەند کەسێکەوە تەواوی کار و سیاسەکانی هەرێم بەلایەکی کیا بڕات و نەتوانێت بۆ شێوەیە بڕواکە بەڵێ لیزا خان بەڵێ سپاس پەیوەندیەکەت زێبار لە زێبار کاک زێبار کەرم کە زێبار لە زێبار دیارە لەسەر هێڵێنە بەڵێ تەماشاوانین هێژا تەوەری ئەمڕۆمان وەکو وتمان کۆ لەسەر شاشە لە بەرچاوەیە لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی تاڵەبانی و ناوشێرا مستەفایە کە بێگومان لە 2009 سەرەتای 2009 تا ئێستا ئەم کۆبوونەوەی ئەم هەردوو سەرکردە یەکتریان نەبینیوە و گەلێ جار چاودێرانی ڕەوشەکە حتا بەرپرسەکانی ئەم دولایەنە لێدوانی پێچەوانی یەکتریان هەبووە و باسەوە کراوە کە پەیوەندی ئەم هەردوولایەنە پەیوەندێکی ئالۆز بوون بێگومان بزوونەوەی گۆرانیش ناوشێرا مستەفا کە پێشتر جێگیری سکرتێری گشتی یەکێتی بۆ لە 2006 لە یەکێتی جیا بووەوە و لە مانگی چاری 2010 2009 تەفگەری گۆران بزوونەوەی گۆران دامەزران لە هەڵبژاردنەکانی پارلەمانی 25 هەفتی 2009 بەشداری هەڵبژاردنەکان کرد 25 کورسی لە پەرلەمان هێنا لەو کاتەوە تا ئێستا پەیوەندیەکان بە ئەقارێکی گرژ و ئاڵۆزی تێپارە بن بەڵام ئەمڕۆ باستەوەی کرێت کە پەیوەندیەکان ئاسایی بوونەتەوە بەڵێ وەریا لە شاری ئەولێر ئەم کاتان باش هەموو کاتێکت بەرەت وڵات سەبارەت بەو کۆبوونەوەی کەمڕۆ ئەنجام درا لە بینەوە دوو سەرکردەیە یارە ئەومان جانەیەات کە
سەرنجامی هەر گرفتێک کە لە کوردستانە ڕوویدا سیاسی ئەبێت سەرەتای داواگە بگرێتەوە بۆ دانیشتنی گفتوگۆی سەرکەدا و یانە سیاسەکان بەڵام بەداخێمە بینین لە حاڵەتێکی ئەوەیە کە شتێکی ئاوا ڕوویدات ئەبینین خۆیان لاەنە سیاسەکان بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان لە هەڵوێست و لە ئیمای ئەو کۆبنەوەیە کەمەکەنەوە و بێگومان لایەنە سیاسەکانی تریش متفقە بن لە شێوازێکی ئاوا کە گفتوگە دانیشن وەرە دۆزینەوەرێکە چارێک بۆ کێشەکانی ئەمڕۆ هەرمی کوردستان و عێراق بەڵام من جارێک تر ئەوە دووبارەکەم و ئەڵێم کاتێکی کۆبنەوەی سەرکەوتە و بەڵێ کای کوریا بەڵێ فاڕۆق لە هەولێرەوە ئەم کاتە باش ئەم کاتی هەموو لایەکتان با دەستخۆشی سەرۆشی هەرێمی داهاتی هەرێمی کوردستان بەڕێز کاگنۆشیروانەکەم دەستخۆشی لە بەڕێزمان دەداشەکەم ئەم کۆبنەوە نەبوو کەوا بەم شێوەیە باس نەکرێ ئەم کۆبنەوە لە دوو لاوە یەکی گرتووەوە لەبەرەوەی کە یەکەم ڕێکەوتنامەیەکە لەبین گۆڕان و یەکێتیە دووەمش یەکێتیژە ناو پارتیا بەشدارە بە پەنجامە بۆش چاوشکانی بنەماڵەیەکە کە نەتوانێت بنەماڵێ بە تەنیا حکوم بدات. کای فاڕۆق تۆ پێشبینەوەیەکە سەرۆکی داهاتووی هەرێم ئەمە لە چه گوشەنیگایەکەوە لە چه بوچونێکەوە هاتووە؟ بەڕێزەکەم ئێمە وەکو ئاگادارین پارتی تەزویرێکی زۆری کرد تقریبا 11 کورسی تەزویر کرد ئەو بە ئاشکرا دیار 900 سکاڵای دەسەر تۆمارکرا تۆ وەکو ڕۆژنامەنووسی ڕەنگە چاودێری ئەو شتە بێتی هەولێر ئەو کاتە ئەترسا خەڵکیانە ترسانیانە وەڵا نان بڕاوە کرێت و بڕایەکەتە بڕن و نازانە پارتی نەبی ساکە و شتە بەسەر چوو خەڵک تێگەست کە سەوتەکان هین نێن یعنی ئەوە نین و بڵێ ئەوانە زان چێ سەوتی نەدا و سەوتی دا و دوایەوە بنەماڵە پەرستی دە هیچ وڵاتێکا مۆجودی نەما یەکێتی نیشتیمانی کوردستانش دەستخۆشی دێکە من خۆم سەوتم بۆ بستنەوەی گۆڕاندا بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستانش هاتووەتەوە قەناعەتەی بزوتنەوەی گۆڕان کە هاوڕایە لەگەڵ ئێمەیە کە ئەو بەس پارتی ناڕازیەوەی کە دەستور بگەڕێتەوە بۆ پەرلەمان چاوشیان شکا جارێتر بەڵام کاک فاڕۆق پێشتریش سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە هەمان کاتدا جێگیری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە وتیەتی کە ئەوان هیچ هێڵێکی سوور نییە لەسەر گەڕانەوەی دەستور ببورە کاک فاڕۆق ببورە تکایە کۆمەڵێک مستەڵەحەیە پێمان باش نییە بۆ هیچ کەسێ بەکار بێنرێ تکایە تۆ سپاس بۆ پەیوەندیکەت بەڵام تکایە بەڕێزان هەندێک مستەڵەحەیە سەرنجی خۆتان نیشانە بۆ پەریازەتی بەڵام لێرە مینبەرێک نییە بۆ بەردانی کۆمەڵێ مستەڵەح کە چێتە چارچەوەی تەشیرەوە بەرامبەر هیچ تاکی کورد تکایە لاوان لە هەولێرەوە بڵێ باش سەرچاوم عزیزم سپاس دەکەم وەڵی من تێبینێکەوە بوو لەسەر ئەو سەردانەی بەڕێز نەوشیروان مستەفا بۆ لای بەڕێز مام جەلال لای بینەران شتێکی ڕوونە یعنی ئەوە نێبێ ئەمە سەردانێکە لە لای میدیاکان گەورە بووە کە گوایە بەڕێز نەوشیروان سەردانی بەڕێز مام جەلالی کردووە هەمیشە ئەوان لە سەرەتا یەک بوون و لە ئاخیرەکەیشە هەر یەک دەبن اینجا لەوانەیە سەدان جار دەیان جار پەیوەندی نێنیان نەبوو بێ سەردانی نێنیان نەبوو بۆ خەڵک نازانێ بەس من لێرە پرسیارێکم لە ئەو دوو بەڕێزە هەیە ئایا وەڵامیان چییە بۆ ئەو لایەنگرانەی خۆیان نانبراو بوون ئینیان کرد ئەو هەڵا دروست بوو یەک جیا بوون و ئێستا هاتوون یەکە بینن یەکەکە ئەوانە هەریکا بینیوە بەڵام لێرە من بە قەناعەتی من بەس ئەو لایەنگرانی هەردوو لە زەرەرمەند بوون ئەنی ئەوان هەر یەک بوون بەحەقەت بەڵێ سپاس پەیوەندیکەیت شێروان لە شاری سلێمانیەوە بەڵێ کاک شێروان فەرموو کاک شێروانێکە لەسەر هێلمابی بەڵێ گیارە کاک شێروان بیلال لە شاری سلێمانی کاک بیلال ئەلو بەڵێ کای بیلال فەرموو ئەم کاتە باش هەموو کاتێکت دۆست دەستخۆش دەوەرەکەم یەکەم دەوەرێکی جوان لە کشوێنی خۆیاتی بەڵام نام کۆبنەوەی جەنابی مام جەلال و کاک نەوشیروان مستەفا بە کۆبنەوەیەکی زۆر باش ێزانم چونکە کاتێک بەژابووتیانم مەسەلەن هەواداریانی خۆیان دێت و هەوادارانی خۆیان دێتەوە من وای نابینم چونکە ئەوان دوو کەسی مەسەلەن بڵێ چۆن خەبات هێڕ و سیاسەتمەدارن ئەوان سیاسەتی ئەوان فەرقی هەیە لەگەڵ سیاسەتی کەسێکی هاوڵاتی ئەم شارەیە یعنی ئەوکو بینیشمانە تەنگەشە و مەسەلەن زمان زبری و قسەکردن لە پیجەکان و لە ڕاگەاندەکانمە هیچ خزمەتێک نە بە کوردەکان نە بەگەلی کوردستانیش ئەگات بەس ئەم کۆبوونەوانی ئەم دوو بەڕێزە زمینەیە خۆش ئەکا بۆ لێک گەیشتن پەرلەمان ئەکتیڤتر بێت بە هەردوو لایەنەوە بە حزبی دەسەڵاتیشەوە کە پارتی دیموکراتی کوردستانە
بە هەمویان خزمەت بکەم بە گەلی کورد لە تەنگەشە و لە مازبری هیچ چەند ناسن دێتوانە بینیشمانە و کە چەند زەرری گیانەوە بە گەلی کورد بەڵێ مثلا خەڵکانێکی وەکو حکوومەتی ناوەندمان پێخۆش بۆ و هیچ شتێکی وای دێ نابێم کە بڵێم وەڵا ڕاش بینم زۆر گەشت بینم و هیوادارم ئەم کۆبوونەوانە زیاتر پارە بێت و زیاتر بێتە تا بتوانین پەرلەمانێکی ئەکتیڤتر و خزمەتێکی گەورەتر بە گەلی کوردستان. باڵێ کای بیلال سوپاس پێندەکەت هوشانکی لە شاری سلێمانی. باڵێ سڵاتان لێبێ سەرچاوم من پێشکی پیرۆزبایی لە ئەنگران و دۆستانی لە گۆڕانی شوویەکێتیش دەگەم پیرۆزبایی لەوە دوو سەرکردا خۆشەویستەکەم و من پێم وایە دیالۆگ باشترین چارەسەرە لە هەموو ڕوویەکەوە. کاتێک ئێمە ئەگەر برادرێک پێش من باسی ئەوەی کرد لە ئەنگرانی ئەو دوو حیزبا زەرەریان کردو ئەوان زەرمەند بوون ڕاستە، بەڵام ئایا لە شەڕ خۆش ئەو هەموو کوشتن و بڕێن و ماڵێڕانکاریتیا بوو هەر خەڵک زەرەری نەکرد ئاخری گەشتنەوە قەناعەتەی کە دابێشن کەواتە دیالۆگ باشترین چارەسەرە. بۆیە داواکارم لە خەڵکی کوردستان بەم جۆرە کۆبوونەوانە گەشتبین بن. بەڕاستی لە ئاشتی و لە خۆشگوزەرانی ئاوین ئەگەر ئاشتی هەبێ، ئەگەر ئاشتیش نەبێ خەڵک لە نەهامەتی ئاژی. بۆیە بەڕای من چی کاک مەسعود و جەنابی مام جەلال و کاک نوشیروان زۆر ضرورە لە هەرێمی کوردستانە سێ کەسایەتی ناودار و سێ سەرکردەی باشیشن. بۆیە خەڵک هیوای ئەوە بێ کە بەیەکەوە دابنیشن و چاکێشەکان بە دیالۆگ چارەسەرکەن و من پیرۆزبایی لەسەر جەمگەلی کوردستانەکەم و هیوادارم ئەم کۆبوونەوە بێتە خۆشی و خۆشگوزەرانی بۆ خەڵکی کوردستان و پیرۆزبایی شاندیەکەم. بەڵێ سپاس پێندەکەت ئەکرەم لە سۆرانەوە. بڵێ ئەکرەم لە سۆران. یالو باڵێ کاک ئەکرەم ئێوە باش برەوە باشتر بووتە کەرەمکە هەلو کەرەمکە کاک ئەکرەم من باش هاشتە هەیە کەرەمکە باش هەشمە هەیە بەڵێ کەرەمکە ڕۆبار لە هاوین هاواری پۆرمام ئەدگالەویش پەیوەندێکی داخرا. بەڵێ بەڕێزان ئیبراهیم غەریب ئەنووسێ شتێکی باشە ئەگەر ڕازگوبن لە بەڵێندا. هەروەها ئاباس هاکی شاڵێ بەرێ من لە کۆتاییدا گۆڕان و بەڕای من ئەڵێ لە کۆتاییدا گۆڕان و یەکەتی یەک دەگرن و ئەو دەبنە ئۆپۆزیسیۆن و دەزاتی پارتی دەکەن بێگومانەوە سەرنجی خۆیەتی. هەروەها سەنگەر محەممەدیش ئەنووسەیە کۆبوونەوەیەکی ئەمڕۆ پارتی تێدا زەرەرمەندی یەکەمە چەند گۆڕان و یەکەتی لە یەک نزیک بنەوە ئەوە پارتی زیاتر زەرەرمەند دەبێ. ئەمەش سەرنجی کایەکی سەنگەرە. ڕووبار لە پیرمامەوە. بەڵێ ڕووبار لە پیرمامێکە لەسەر هێلمابی ئەم کاتت باسۆنی بەڕێز هەموو کاتێکت فەرموو. بەڵێ دەستپۆچ لە دەکەم بۆ تەوەرەکەم بەڵێ بەڵای من کۆبوونەوەی یەکێتی و گۆڕانە ئەوە یەکەم کۆبوونەوەیان نییە ئێمە بڵێن کە زۆر کۆبوونەوەی تریان کردووە بەدزی. بەڵام لە ئاستی لوتکەیە لە ئاستی سەرکردە یەکەم ئەمە یەکەمە دوای دروستبوونی بزوونەوەی گۆڕان. بەڵێ بەڵێ ئەوە چشم بۆ کات فارق هەیە ئەڵێ بەس مایت پارتی بنەماڵەیە دەسەڵات دەکە باشە بۆی گۆڕان بنەماڵە نیە گۆڕان نێشیلوان زاڵی خۆی لەگەڵ خۆی دانن ناو ئەمان بنەماڵە نینە بە هەمان شێوە بۆ یەکێتیش بنەماڵە نییە ئەوەی دەکاتن ینی وابیتنە سەر و کوشت ئەوانی جواب قوریان هەیە وما هێرۆ سژنی مامجەلاریش ئەوەی دەکاتن بەس خۆ پارتی بنەماڵە نییە بەس قوی دنیای دێن لەسەر پارتی دەستێنەوە پارتی بنەماڵێ دەستخۆش تا لێ دەکەم قوتار. سپاس ڕێباس لە شاری سلێمانی. ئەلۆ مەحەوا سەرچاوم. وەڵای ئەمێ ئەتوانین لەسەر متەوەری قسەکەم؟ ئەکید ئەم تەوەرە بۆی دەستنیشانکەرە بەڕێزی وەکو تۆ قسە لەسەر بکە فەرموو. زۆر سپاس وەڵی کاگەشان ئێمە مەجموعەیەکی پۆلیسی وەسارەتی ناوخۆین لە کارەبا داوام مەکەین. ئەوە لەسەر ئەم تەوەرە نەبوو لەسەر تەوەرەکیتی بۆ فەرموو بارحال کاک ڕێباس فەرموو. ئەتوانم خۆ قسەکەم؟ ئەکید فەرموو. وەڵی ئێمە مەجموعەیە پۆلیسی کارەباین کامە مەجموعەیە پۆلیسی کارەباین داوامەکەمان هەفتە بە هەفتەیە کتابمان بۆ هاتووە لە وەزارەتی ناوخۆ کە بخوێنین بەڵام مدیرەکەمان کتابەکە هەڵی خەمەشەی خوێنەرەکانم نایاڵم هیچ کتە لە بێک بخوێنێ یعنی پۆلیسی دارستانە خوێنێ پۆلیسی هەرساتە خوێنێ پۆلیسی پاسپۆرت خوێنێ ئەڵێ نایاڵم هیچ کەسێ بچی بۆ مەکتەب ئەمە پێشگا ئەوەی خۆی
زانکۆی چیانە خوێنێ کوڕەکەی لە زانکۆی چیانە خوێنێ ئێمە نازانین بەنابەرین بۆ چۆ مامەستا جەلال تۆچی دەسەڵاتێک یەکەم مدیە واکە کەریم سنجانی تۆچی دەسەڵاتێک بەڵێ کاک ڕێباسە نەجیت و گەیشتی هیوادارینە لای پەیوەندەرەکانی جێ لەبێ بوومە جەلبەی وانادان ئێوە بخوێنن وەکۆ پۆلیسی کارەبا و کۆتواڵەیی بەرپرسیەوە بەم شێوە تەعاملەکە محسین لە هەولێرەوە ئەم کاتۆ باش حیاتم هەموو کاتێکت کاک محسن فەرموو دەستخۆشی بەرنامەگەر لێ یەکەم زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵام من هیچ خۆشحاڵیم بۆ جۆرە کۆبوونانە چونکە دەستی دەرەکی لە پشتەوەیە ئەوە یەک کۆبوونەوەی بەڵێ ڕێکی ئاڵایەهی هەردوو حیزبی باڵا دەسە بەڵام دەستی دەرەکی لە پشتەوە هیچ ئەنجامێکی باشی لێ نابین بەڵێ دەست خۆش بە زۆر سپاس فاتمە لە سەری ڕاش بەڵێ فاتمە خان ئەلو ئەم کاتت باشتن کاکەکار هەموو کاتێکی بەڕێستان فەرموو وستاسم خۆشەویستم بۆ تۆ بتێک ڕاکارمەندانەیە زۆر سپاس فەرموو سپاسکەم بەلانەکە هیوادارمەکە پەیوەندەکانتان هەرگرت بەحسی سەری هۆش و مەسیف مەکەن ئەم برادەرێ کۆنتڕۆل ئەرێ لە سەر وەسەکە پەیوەندەکە زۆر خەتەرە بۆچی خەتەرە سەری ڕەش نا سەری ڕاش کام برادەر وای وت بۆ فاتمە خان ئەو تابیر لە ڕێی خۆیەکە ئەخیرا ئێمە بەرنەمە بۆڕێەوە بین فەرموو لە خزمەتدام ئێمەش ڕێزمانەیە بۆ سەری ڕەش شوێنی حەوانەوەی سەرروکی بەڕێ سەرروکی هەرێمی کوردستانە ئێمە ڕێزمانەیە بۆ هەموو ناوچەکان هەموو لادەکان هەموو شوێنێکی کوردستان لە خزمەتی تودان فەرموو باڵێ فەرموو منش ڕۆژ خۆشەویستم لە توێ کاکەکار بەلایوادارمەکە پەیوەندەکانتان هەرگرت بەزانی تەواو من جابی تۆمدا فەرموو قسەی خۆ بکە بە ئیسیفادا لە کاتکەن سەرنجی خۆ نیشامدا فەرموو فاتمە خان لەسەر بەڵێ منش لەسەم برا قسەکەم کە لە هەولێر قساکاتن ئەڵێ من ئیلا بنە ماڵەی بارزانی زەرەمەند دەبێتن بۆچی بنە ماڵەی بارزانی زەرەمەند دەبێتن وەرزانم پارتی بوویتە دڵکێک لە ناسای هەم خەرکێت چەقیوە هیوادارم هەرواش بێتن جواب تایبان نێشیوانە نازان نایچێ و هیوادارم ئەگەر کۆبوونەوە شیز دڕک نەبێت ناسای پارتی هەر دڵکێکە ناسایی ملەت کرد هیوادارم هەرواش بێت بەڵێ سپاس بۆ پەیوەندێکت وەریا لە شاری هەولێرەوە بەڵێ ئەلو بەڵێ کاک وەریا ئەم کاتە باش هەموو کاتێکت پەیوەندەکەم زیاتر پترا داوای لێبوون ناکەم لەبەر بەرنامەکە بۆ پەیوەندی کرد حەزم کرد بەرداری بلەگەڵتانە بەڕاستی بەڵێ کاک وەریا فەرموو بەڕێزی وەڵا سەبارە بۆ کۆبنەوەکە من ئەو کۆبنەوانە بە شتێکی باشە بینم بەڵام وەکو ئەوەی کە پەیوەندێک کرا پێشتر نازانم کێ بوو تەنانبێتێ بەسی دەرەکی لە پشتەوە نەبێت هەڵمەرجێکی ئەویان بڕۆ بین عراق لە قەیرانێکی سیاسەیە وارێمی کوردستان زودنەوەی گۆڕان بە تایبەتی دایم هەڵمەرجێکی واخۆکەنە لەرمی کوردستانە شتێک دروستکە بربەست دروستکە بۆ حکوومەت لەم گەڕانەوەی جەنابی سەرۆکە تاڵەبانیەوە بۆ سلێمانیەوە کە بینین لایەنە سیاسەکان هەمویان سەردانیانەکەن بە تایبەتیش لایەنە عراقیەکان بۆ ئەوەی لە دروست بێت بەڵام نازانم سەردانی نەوشین مستەفا لەم کاتەیە بۆ لای جەنابیان چییە بۆ پێشتر سەردان نەکرا بوو ناڵمردێکی ئاوا سەردان کە ئەوێت ئەو لایەنگرانەی خۆی بە شێوازێک چاوەشەتا کە بڵێ ئێمە ئەوەی نەخۆشیەوە سەردانی بەڕێزیان نەکەین بەڵێ کای کوریا بەڵام بۆ تا چەند تەندروستیشە تا چەند گرنگیشە کە سەرکردەکان لەم ئاستەیە لە هەرێمی کوردستان هەکارێکیان تابیر لە ڕایەکی زۆری جادە کوردستانیەکەن پێکەوە کۆبنەوە باسی ڕاوشەکەیەکەن بە تایبەتی کە لە ئێستادا زۆر هەستکارە تا چەند گرنگی هەبێ ئەو کۆبوونانە زۆر ڕاستە ئەوەی جەناب باسەکەی ڕاستە بەڵام ئێمە بینین ئەگەر تۆش بەڕاویش ئاگادار بی ئەمە بینین کە سەرۆکی هەرێمی کوردستان لە کاتێکدا حکوومەتی عراقی تشکیلکە لایەن عراقیان کۆبنەوە لە هەرێمی کوردستانەوە حکوومەتیان تشکیلکە بەڵام بینین لەلایەن زودنەوەی گۆڕانەوە لە یەکەم دقەوە تا ئەو کۆتایی کە حکوومەت تشکیلکرا ئەو لایەنانە ڕخنەباران کردنەوە ڕخنەیەکی زۆر لە جەنابی سەرۆک گیرا بەڵام بینین کە ئەمە سلێمانی لایەن عراقیان کۆبنەوە ئەمڕۆ نەوشین مستەفا گەیشتە لای بەڕێز سەرۆکۆمان لێو کۆبنەوەیان کردووە ئەمەیش خۆی لە خۆدا جێی پرسیارە بەڵام بۆ جێی پرسیارە بۆچی بۆ ئەو کەسانی لایەنگرانی گۆڕان ئەو کەسانی کە بەردەوام بەڵێ کای کوریا گۆڕانەوە هەمویان ئەوانە دەوری خوانە بین لە بۆیە بینم دەژبین لەوەوە هیوادارم بزودنەوەی گۆڕان لەو هەڵومەرجەی تایکەتیدایەتی لە ڕخنەگرتن تۆزێک بێتە خوارەوە بە چاوایەکی سیاسیانەی بەرژەوەندیدار بۆ هەرێمی کوردستان لە قەیرانەکە بڕوانە بەڵێ کای کوریا هیوادارین سەرنجی تو باوانگەشت بێکە یارمەتی مام دەی خەڵکی زۆر لە سەری پەیوەندی سپاس پەیوەندێکێت باوکی سایە لە شاری سلێمانی باوکی سایە فەرموو ئەم کاتە هەموو کاتێکێت دەستخۆشی و بەرنامەگەڵە لێ دەکەم زۆر سپاس بۆ خوازم
بێگومان من بۆ ئەم تەوەری بە ڕێزە مەبژاردنەوە زۆر خۆشحاڵم بە لێکنەوەی هەردوو حیزبی یەکێتی کوردستان و بزوتنەوەی گۆڕانی وەدارم تەواوی حیزب باوکی سەیە ئەگەر یارمەتی مام دەیت تۆزەی جێگاکە بگۆڕی لەوانە شەبەکە تەوانە بێ دەنگی تو باش نایەتە مفەرموو سەر چاو باش زۆر سپاس هیوادارم تەواوی حیزب و لایەنە سیاسیەکانی کوردستان بە تەواوی ئەفکارە جیاوازەکانەوە لە ئەو پەڕی عیلمانیەتەوە بۆ ئەو پەڕی ئیسلامیەت هەر هەمویان کۆر بن لەسەر یەک ڕێباز و یەک ئاماژتەبا بن. هیوادارم کەوا نێوانی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر لەوە خۆشتر زۆر لەوە باشتر بە تەواوی حیزبەکانی کوردستانەوە. من یەک تێبینیشم هەیە لەسەر هەندێکەوە بە شێوەیە قسە ئەکا یعنی بۆنی ئاژاوەگوێڕی و بۆنی کۆمەڵێک ناتەبایی لێ هێتەوە لەم لایبا بۆ ئەو لا و لەلای منیش من حەزەکەم یەک تێبینیم هەیە لەسەر هەندێک کەس کە دەم ئەکاتەوە لە بغزی خۆی لە نازانم تعبیر بە ئەو نەفسانە بکەم باسی بنەماڵای کا بنەماڵ زانی بنەماڵە کەچی من پارتی دیموکراتی کوردستان تەواوی ئەندامەکانی پارتی کوردستان ڕازین 100% بە حکمی باوکی سەیەدگەرە شەبەکە لای تەوانا و بارحاڵ سپاس پێ دەکەێت ملکۆ لە تەکیا هەلو ئەم کاتت باش سەرچاوم کاک ملکۆ بەڕێزم دەسۆشی بە ناوەکە لە یەکەم خۆشحاڵیشین بە دانیشتنی بەڕێز کاک بەشوان و مام جلال هیوادارین ئەم دانیشتە جۆرە دانیشتانە بەردەوام بێ و هەر بێتە ڕێخۆشکەرێک بۆ دانیشتی هەرکەن سەرکردەکە بۆ ئەوەی بەژەوەندەکانی گەلی کوردستان ئەوە پێش هەموو بەژەوەندی حیزبی بخەین بۆ ئەوەی گەلی کوردستانمە بەرامبەر عێراق وا لێ بکەین یعنی هەموو مافەکانی خۆمان لە ڕێی هەموو سەرکردەکانەوە بە دانیشتنی هەموو لایەنەکان گەلی خۆی دەستکەوتەکانمان بەدەست بێنین. ئەم جۆرە دانیشتانە با نەبێتە مای ئەوەی خەڵکانێکی تر بە دوور بگیرێ. من پێمان باشە هەم بە ئیسلامی و هەم بە عیلمانیەکانەوە بەیەکەوە دابنیشن لە بەژەوەندی گەلی کوردستان قسەی لێ بکەن باشە. بەڵێ سپاس بۆ پەیوەندیکەشت عەبدولقادر لە هەولێرەوە. بەڵێ ئەو کاتت باش هەموو کاتێکت برای بەڕێز ئەمان لەگەڵ ئەوەیمە هەموو حیزبەکان یەکدەنگ بن و پێشم خۆش نییە کەس ئێشتقاق لەناو حیزبی خۆیدا بکات چکەم لە مەسلحەتی ملەتی کوردان نییە و هەر لێک نێزیک بوونەوە چیز ئەمن خاڵێکی ئیزابی دەزانم بەس توافقاتی سیاسی نەبی لە پێناو ئەم و ئەم دوور بخەنەوە. هیوادارم برادرانی گۆڕان بگەڕێنەوە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەوەی یەکێتی بەو کەوادیرانە بتوانی هەنگاوەک بەرەو پێش بڕوە بۆ دابینکردنی مافی ملەتی کورد لە هەموو ڕێکەوە و عیلاقاتی شاباش کەندەگە ئەحزابی کوردی لە کوردستان و بۆ ئەوەی نەبینێ جێ قەشوەر لەرا عەرەبەکان بۆ ئەوەی تەکەتوراتی دی ڕوو بدا. هیوادارم هەمووتان یەک بن لە پێناو بەرژەوەندی گەلی کورد دەگەڕێزم. سپاس پشتیوان لە شاری سلێمانی. ئەم کاتت باش سەرچاوم کای پشتیوان فەرموو. دیارە من ڕێز سڵام بۆم کارمەندانی ئەنافتی زۆر سپاس. دەم خۆشحاڵی خۆم دەدڕم بە کۆبوونەوەی سەرکردەی کورد باوکی کورد کاکە نەشیوان و بەڕێز سەرۆکۆماری عێراق دیارە جێی ئومێدە و کۆبوونەوەیە چونکە هیچ کاتێک بزوتنەوەی گۆڕان کۆبوونەوە ناکە لە پێناوی کۆبوونەوەدا کاتە دەیەوێت کۆبوونەوە بکە هەموو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان لە بەرچاوەگرێ ئەجا کۆبوونەوەکە و داواکاریشم ئەوەیە بەڕاستی لەو برادرانەی پارتی چیتر یعنی ئەو نەڕەخنە لە بزوتنەوەی گۆڕان نەگرن و ئەو نەش یعنی دانەبارە لەسەر بزوتنەوەی گۆڕان چونکە بزوتنەوەی گۆڕان بە سەرپەرستی نوێشیروان مستەفایە نوێشیروان مستەفاش یعنی باوکی کورد یعنی ئەگەر سەرکردەیە ما بێ لە ناو کووردا خیانەتکار نەبێ ئەوە نوێشیروان مستەفایە و سپاس بۆ بەرنامەکەت. بەڵێ نیوار لە هەولێرەوە. بۆشی کۆکێکۆر کاک نیوار کەرەمکە بۆشی کۆکێکۆر ئەس باشم گەلێک سوپاس کەرەمکە ئەو بەریبێنێکی فۆڕۆقە تەلەفۆن کرد. بەڵێ دەگوت بەروکی هەرێمێ یێدۆ بێتن ناو شێروانە بۆشە بوو تەلەفۆن تەقابڵ دەکرد. ئەو ڕایەوەیە ئەو ڕایەوەی بوو ئەو ڕایەوەی بوو بەریبێنێکی خوشکێک وەلی تەلەفۆن کرد گوتێ سەری ڕەش
کنترل کارمندکینگوی گویی خطر بو سیراش خطر کاکی نیوار الفيري البرنامج برايفت بين و پشتی اینکه من اگر تا گوداری کرد بعد گلوی خوشکی که از بارم نوی فاطمه بو بر صفای چه مداوی دیتیجی رأیویه توجی شه رأی خوبه جو کتت وید کرم که یک تشتی دیگرش اساس کم رأی خواه بجی سرنجا خواه جبر کو کات دم گرنگه و استفاده دمی بی کاکی نیوار کرم که ببوره بس او کوبونه و ابرو نوشیروانه و وزار مام جلاله بله با همو خلکی نه کردستان دنیاش بزانن پارتی هیچ کادری نه با کوبونه آواز لهره زکاتونو نه با کوبونه آواز اما هیچ مو یکیش لپارتی کم نکرده بس با پید بلند پارتیش حکمی بنامالایی نیه با بنامالایی نیه که برای نیچیر وان بارزنی سرو که حکومت بیتن زور بله سپاس کاکی نیوار سوران لشاری سلیمانی بله باشه قربان سرچاوم دەستخۆش بۆ بەرنامەکەت سپاس من پێم وایە و کۆبوونەوەی کە باسی لێ کرد کۆبوونەوەیکی سیاسی بوو یعنی پێویست ناکات کۆمەڵێک کەس لێکدانەوەی تری بۆ بکە قسەکانی هەردوو بەڕێزەکە واقعی ڕوونکراوەیەکی باشیە بوو بۆ خەڵک بەڕێز کاک نوورشلوان کۆمەڵێ داواکاریە بوو لە یەکێتی یعنی داواکاریەکانیش ئەوە بوو کە ئەنێ یاسا هەیە ڕەهەندی نیشتیمانیان هەیە لەسەر پێویست ناکە کۆمەڵێکە خۆرخی ئەو یاسانەیە بکات چونکەوە پەیوەندیە بە میلەت و کۆمەڵێ شتی تر بەس ئەو کەسانی کە قساگەناڵن مام بەڕێزکار نووسڵانەوە کۆبوونەوەی گاتایی بۆ بەڕێز سەرۆکی هەرێم لە کاتێکا کە بینی یەکێتی و گۆڕانتەوە نەبوو بۆچی ئەوان سەردەرنەکەی بەڕێز سەرۆکی هەرێمان بە نائیجابی لە قەڵەمدا حەز ناکەم کۆمەڵێکە لە سەر کۆمەڵێشت يعني مستوى خراب برامر وسكردانه بكاربينو ده صور رو برنامج بله سپاس بویندکت دویم نوبره برزان لسلمان تاور بردامی دوباره صلاف هیجان سر تور کمالاتی پیجین آرتی هاوڕێ چمانی ئەنووسێ کۆبوونەوەکە ئەنجام بێت بۆ تەواوی خەڵکی کوردستان دەبێتە هۆی دەستکەوت و سونمان هەروەها نێچیر زاخۆی دەنویسە دەستخۆشیە لەوان دەکەم ئەvە جهێ دڵخۆشیە بەلێ مەخابن ئاڵای کوردستانی مەنەدی کۆمبوونێدا بە ساڵە عێراقا بوو ئەvە سەرنجا کاکێ نێچیریە هەروەها نامر لاو ئەنووسێ خۆزگە هەموو هەوڵەکان بۆ خزمەتی خەڵک باە بەرحاڵ ماڵی کورد ماڵی هەمومانە بە هەمومان یەک بین تەماشاوان نێژا هاوڕابوونی یەکەتی و گۆڕان لەسەر جێگیرکردنی سیستەمی پەرلەمانی لە هەرێم بێگومان سیستەمی پەرلەمانی تابیر لەوەکە وەکو ئێستا عێراق کە لەگەل عێراق بگونجێ لە عێراق سیستەمی پەرلەمانی هەیە کە لە چارچەوەی پەرلەمانە پەرلەمان بێگومان ئەندامانی پەرلەما بە دەنگیگەل هە لە بژێرن لە پەرلەمانە سەرۆکومار لە بژێرێ سەرۆکومار لیستی زۆرینە تەرشیحەکە بۆ ئەوەی حکوومەت پێک بێنێ لە کوردستان لە هەڵبژاردنەکانی 25 هەفتە سەرۆکی هەرێم کە خۆلی پێشتر بێگومان سەرۆکی هەرێم لە پەرلەمانە هەڵبژێرا دواتر سەرۆکی هەرێم بە دەنگیگەلەوە هەڵبژێرا ئەندامانی پەرلەمانیش بە دەنگیگەلەوە هەڵبژێرا ئێستا باس لەوای کرێت کە دەبێت زۆرترین دەسەڵات بە پەرلەمانی کوردستان بدرێت سیستەمی هەرێمی کوردستان سیستەمی سیاسی سیستەمی پەرلەمانی بێ سەرۆکی هەرێمە واتە لە ناو پەرلەمان هەڵبژێرێ و دەسەڵاتی زیاتر بە دەستگای جیبەجیکردن بدا کە حکوومەتی هەرێمی کوردستانە گۆڵان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە بەڵێ مرحبا سەرچاوم دەستخۆشی دەکەم بۆ بەرنامەکەت زۆر سپاس بۆ بەڕێستان فەرموو طبیعی ئەگەر ئێمە ئاگاداری ڕەوشی کوردستان بین کاتێکە سەرۆکی هەرێم ئەفەرمێت من بۆیە سەرۆکایەتی هەرێمم قوبوڵ کرد بۆ ئەوەی ماڵی کوردرێک بخەمەوە و یەکڕیزی ماڵی کورد بپارێزم دیارە ئەم دانیشتانەی یەکێتی و گۆڕانیش هیچ تەسیرێک لە پارتی ناکە بگرە کاک مەسعود خۆی پارتی و گۆڕانی مەخەوەل کردووە کە بێتەوەڕێک بکەونەوە چکم ئەوان هەرگیز جا نەبوونەتەوە تەنها ئەمە یاریە بوو لە ساحەی کورد کرا بەڵام بەداخەوە من ئەڵێم ئێستا قڕنی 21 لە جیاتی ئەوەی ئێمە خۆمان ماڵی خۆمان کۆبکەینەوە نەک بە ئەوەی دەوڵەتانی دراوسێ دەستکاریمان بکەن شتەکان دیارە لە چۆن کاتێکە بەرهەم ساڵح یەکەم جار ڕۆژ بۆ ئێران دوای نەوشیروان مستەفا ڕۆی لە دوای ئەوەوە ئەمڕۆ بە بیانووی نەخۆشیەوە سەردانی جەرال تاڵەبانی ئەکرێ لە کاتێکە سەردانی نەخۆشیە باسی گەڕانەوەی دەستور ئەکرێ باسی فڵاحێتی سەرۆکی هەرێم ئەکرێ باسی سیستەمی پەرلەمانی ئەکرێ مانای وایە ئەمە بەدیهێنانی خەوەکانی دوژمنانی میلەتی کوردن دەوڵەتە ئەقلیمیەکانن لەبەر ئەوەی هەموو ئاگدارن لە ساحەی کوردی
کە ئەمڕۆ سەرێکی هەرێم مەژغوڵی چیە و خەریکی چییە بۆ بەدانانی دەوڵەتێکی کوردی کە لە قرنی 21ە کە لە قرنی 21 ئەلانی چەند دەوڵەتێکی تازە ئەکرێ بەداخەوە ئێمە لە جیاتی ئەوەی خەنجەر لە پشتەوە لە یەکتری بین ئەوای هەموو پشگیری سەرۆکایەتی هەرێمام کردایە بۆ ئەو خەوا کە بێتە دی دەمە لە یعنی گۆڵان خان پێت وایە ئەم کۆبوونەوەیە بۆ ئەو جەماوەرە کە خەڵەتان بەم دوو حیزبە بەم دوو بزوتنەوەی کە کوڕی خەڵک بە کوشترا لە حەڤەی شوبات چۆن جوابی کە سوکاری ئەو شەهیدانە ئەدرێتەوە کە هاانیاندان بەربارانی لەقەکان بکەن و کە خۆشیان دەستیان هەبوو لە شەهیدبوونیان یعنی گۆڵان خان زۆر جا باستەوەیەکی کە سەرکردەکانی کورد گلەیەوەکەن کە لە گەلێکتر کو نابنەوە بە تایبەتی ئەوانەی ناکوکیان هەیە گۆڵانێکە لەسەر هێڵمابی گارە لەسەر هێڵنەما بەرحاڵ ڕێباس لەو لێرەوە کاک ڕێباس فەرموو ئەو کاتە باش هەموو کاتێکت دەستخۆشیەوە بەرنامە جوانە لێکەم زۆر سپاس کاکە جان بەنسبەت ئەو کۆبوونەوەی بەڕێز مامجەلال و کاک نێشیروان ئەوەی کاسیوی لە پارتی ناکات بەڕێز کاک مەسعود بارزانی بەڕای خۆمان بەڕای شەخصی خۆم بەڕێز کاک مەسعود بارزانی ئەو کۆبوونەوەی کورد دوو منداڵ بەسەر دێن لە فەرا هەروە تێدەگا یعنی کورد دوو منداڵ بەسەر دێن جیرانەکە خڕ دەبێت دەستنە ماڵەکە هەروە تێدەگا ڕێز سلاویشمێ بۆ بەڵام کاک ڕێباس بۆ پارتیش کاک ڕێباس گەلێک جار پارتی خۆی مەسعود بارزانی خۆشی گەلێک جار باستەوە کرێن کە دەبێت هەوڵ بدرێت ناوماڵی کوڕێک بخێ سەرکردەکان لە گەلێکتر کۆبنەوە بۆ دوو سەرکردە لە گەلێکتر کۆبنەوە وەکو تو تێگەیوە کە بۆ دژاتی لاینی بەرامبەرە پێت وایە بۆ دژاتیە ئاموزیاتی لێک نزیک بوونەوەی هەموو لایەنەکانە بێگومان دوای 2009 بێگومان چەندین جاری دیکە ناوشێرا مستەفا مەسعود بارزانی کوبوونەتەوە بەستە 2009 تا ئێستا یەکەم جارە جەڵال تاڵەبانی ناوشێرا مستەفا کوبنەوە ئەمە تاچەند ئەوەیە گەیەنێ کە پێویستە زیاتر کوبوونەوە بکرێت بۆ ئەوی ناوماڵی کوڕێ بیخێ وەکو چاودێرەکانە لێ نام پێچەوەنەوە کوتوانی کاکە جانم لەگەڵتم قسەکە زۆر جوانە بەڵام بەس خۆم ناستنەوە کۆبوونەوە خۆ تەلەڤیزۆن وا پیشانەدەکە و جارە کۆبوونەوە من ئاگاداریشم کاش ئاگادارم چکە من کاندیدێکی پارتیمە کاش ئاگادارم کە نەگزارێک و سێ داریش کۆبوونەوە پارتیش ئەگەر یەکگرتی کۆمەڵ بەڵام کاک ڕێباس ئەو کۆبوونەوەی پێشتر کاک ناوشێران لەگەڵ کاک مەسعود بارزانی ئایا یەکێتیەکان ئەیانوت ئەمە دژی یەکێتی ئان بە شێوەیەکی دیکە لێکدانەوە بووە بوو ئەوە تو وەکو کادرێکی پارتی کۆبوونەوەی ناوشێران و کاک مەسعود و کۆمەدەوی سەردانی نێچیروان بارزانی بۆ گردەکە ئۆفیسی سەرەکی بزوونەوەی گۆران ئەو کاتە لێکدانەوەی تو چی بووبەوە کە یەکێتیش بەشدار نەبوو لەو کۆبوونەوەدا کاکە جانم لەگەڵتم قسەکە جوانە ئەگەر باوری مامزەلار نەوی بەخوای درایەکەم نێچیروان نایە دانیش لەگەڵ بەڕێز مەسعود بارزانی بکە ئەو دوانە هەر یەکیشن هەتا بەڵام پارتیشە دەسەڵاتی یەکەمە لە کوردستان بەهەرحاڵ سوپاس بۆ سەرنجی تۆ دۆسکی لە دهۆکە بەڵێ کاک دۆسکی کەرەم کە دەستپێکی مردێت و دەلیلێ بدامە بچەیە حالا کار دەکیت پەیوەندیەکیری و خزمەتان باوە بەسایکە بکۆرتی چم کۆ خالی زوو لەسەر هێلەیە کەرەم کە بەڵێ هەندی توانی ئەس چۆن کەسامایی ڕێزل هەر کەسێکی تیریتن و مادام سەرک وارزانی انتخابات هەلبژارتنە هاتیە بێت ڕێز لێ بێت ئەگەرتن هەر کەسێکی بێتە سەر کورسیکە سەرۆکاتیە دەبژنێ سەرۆک سەرۆک وارزانی ڕێز و تەقدیرەکەین مادام هەلبژارتنێ هاتیە سەر کورسیکە داعینا کەسێک بژیت سەرۆکی فلان نظام ناوشێروانە یان تاڵەبانی یان نظام کیەوکیە یهاتی و خلاص و ڕێز و احترام بۆ سەرۆک بارزانی مێنێ و یادیشی ئەس بینم ڕاستی و گرنگیەک ئەمازندا vê komponê و dihî program ser vê komponê بۆ ez dijme bike bila ser komponê neba bila hindek tiştî civakî wekî komalatî te giringê heyn wekî kiriya xaniya mehîşetê alemê jiyana alemê بەس کاک دۆسکی بێگومان لڤی وڵاتی لەvê هەرێمێ ئەوە هەرێمام تێدا ژین لە گۆروان دیفچونێن مێ سەحافی کومە بووکردنەوە کۆێنارتی بێگومان پرزگیرەکە هەری مەزن وەکو چاودێر دەبێژن ئەف لێکبوونا لێک دیرکەفتنا سەرکردن ئەساسیە لەvê هەرێمێ و ئالیەن سیاسیەن سەرەکیە لەvê هەرێمێ حتا نەها دەبێژن کوردان ئەجندای هەفبەشینە کوردان استراتیجی هەفبەشینە کوردان گوتارە هەفبەشینە کورد هاتنە دابەشکردن ناوچەند تەوار و تەیار و نظام حتا دیمای
مایکێ کۆمبینەوان هەردوو سەرکردان و دەمێکی زۆرە ئەڤە لێکتور دیر بوونە و ناکوکێن زۆر لە بینان بوونە پێشترجی بوو دەمێ 5 ساڵان بەهاڤرا خەباتکردنە دنەڤە حەزبێکێدا بەهاڤرا تێکوشانکردنە کۆمبوونەوان دنەهادا بۆ ڕێکخستنە نافماڵە کوردی تا چەند گرنگە تایبەتیە بڕیارێتوان دەرکردی زیاتر یامەژی ئەڤەژی چتە چارچوبێ بەرژەوەندە گشتی بێگومان گەلێک جاران بەحسێ ڕێکخستنە نافماڵە کوردی دیکەن ji ber vê gûşenîgahê mev programekeriya kerim ke serincat e. بله کار شکر بس تظنی خلقی ما جیانا و خوش بید هر کمپونه که هبی دست خوشی لگن جیانا خوش عالمک خلقی که جیانا خوش دیاریدن و که دی کمپون بینه کرن نه کرن اشکالات دانا به مادم سیاسی نو لێکای دۆستکیاە وڵاتی پرێڤەت بن یەکی ئۆپۆزیسیۆنێک دەسەڵاتدارە ئەڤ هەرێکیشان بەحسەی چاکسازی و پتر خزمەتە خەڵکی بکەن بەڕایە گشتیت بێژن ئەم ئەڤینە دێوکەینەوە ئەڤە پرۆژن منش بەرهەندێ ئەڤە دەسەڵاتدارن ئەڤە ئیدارەکردنە خەڵکی بکەن گرنگە بەڵێ هەر چاویتن دەستخۆشی هەمیات کەین و بەرژەوە بیا ملەتی کووردا بن و زۆر بەڵێ سپاس شیرین لە زاخۆ کەرم کە الوردەمە باش باشتر شیرین خان سبب كومبوني وش ما كومبونا من عرم عراق دابت على كردستان ندينويا ودوماهي أخذنا خد بدأ برلمان شرقية مدام برلمان شرقية المولا سرو كيشت كده بلا شو برلمان كومبون كربونا بله جل جراتي بيجن بردوني بنا مولاي أو هم بنا مولاي نزوق قوي إنه بشروان الجلدويا أخونا ما جلالي الجلدورين شيء مدام بنا مولاي بوتشون درس أبو منا وتشدي بيجن مثلا برلمان شرعيته من برلمان شرعيته باب مهرب برلمان نخوري نمولا سركداي كان نخوري أنا على ما كردستان دينا أنش على بيشارو بن دايما أبا سركداي بەداخەوەی بەدارین شیرین خان زاخ دووبارە پەیوەندی بکێت و سەرنجە خەوتەمان بکێت شوان لە هەولێرەوە بەڵێ کارم کاتی باش سەرچاوم کاک شوان کار سپاس بۆ تەوەرەکەت سپاس بەڕێستان فەرموو دەمێ لەسەر تۆ قسە بکەم مەگەر بکرێ بەرەپرسیارە لەو کەسانەی کە لایەنگری پارتین دەکەم بۆ پێیان ناخۆشە کە پارتی و گۆڕان بورە یەکێتی و گۆڕان پێکۆ دانیشن تەنها بۆ پێیان ناخۆشە من لێرە پێیان ئەڵێم وەکو لایەنگریشی هەم یەکێتی هەم گۆڕان ئێمە هەرچەنە سەرگەزەکانمان جیابێ بەڵام لەژێرەوە هەر یەک لایەنگرین هەر یەک خەڵکین یەشێتی و گۆڕانیش و نازانم بسێ لە هەولێر و تەلەفۆنی کە گوایە ئەڵێ سەر و شێرم چووە دەوڵەتی کوردی بۆوان بنیاتەنا ئەو دەوڵەتی کە مەسوودارزانی بۆ ئێمەێنا ئێمە نامەنێ بە پلسێ ئەو دەوڵەت بەڵێ کاک شوان تۆ تا چەند گرنگە سەرکردەکان مەسەلەن تو ئالێمەوەکو قاعدەی جەماوەری یەک بیرۆ بوو چۆنین لە هەردوو حزبەوە سەرکردەکانیش باس لە یەک ریزی و یەک گوتاری هاوبەشی هەموو کورتەکەن هەموو سەرکردەکان باس لە تەبایەکەن پێشتریش بێگومان بزونەوەی گۆران پێشەوە لەگەڵ جەڵات تاڵابانی کوبنەوە مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەگەڵ ناوشێرا مستەفا پێکەوە چەندین کوبوونەوە ئەنجام داوە کە بێگومان ئەی تا چەند گرنگە قاعدەی جەماوەری حزبەکان ئیش لەسەرەوە بکەن کە ئەم حزبانە لە یەکتر نزیک بنەوە گوت و بێژی ڕاستەخۆ بکەن کە یەکێک لەو هۆکارانەوە و چاودێرەکان ئەڵێت لێک دیربوونەوەی ئەم سەرکردانەیە تا چەند گرنگی وە قاعدە هەوڵ بدەن کە سەرکردەکانتان لەگەل یەکتر کۆبنەوە پێکەوە لەگەل هەموو لایەنەکان کاکار ئەو مۆزوعە زۆر گرنگە ینی کە پێک و کۆبنەوە و یەکێتی خۆی کرد تەسحیە خۆی کردە قوربانی کە گۆڕانی لێ زیابەوە تەنها لە بەخاترەوە بووە کە هەموو سەرکردەکان پێکەوە بوون و هەموو لایەکان پێکەوە بن بەڵام پارتی بۆ ئەوەی خۆی بمێنێ ئامادەی هەمووش بکە و خۆی ناکە بە قوربانی کەس بزانە لە ڕێکۆردنامی استراتژی کاکە لایەن کە زەری کردبێ یەکێتی بووە ئەوان هەروەکو سوێچی ئابوو هەروەکو سەرداکانی خۆیان بەرنامەیان نەبووە لە شاری هەولێرا کەس نەیتوانیەوە بڵێ یەکێتیم و ئێستاکەس بڵێ گۆڕانم بەڵام نازانم تەنایەکشم لا سەیرە دروستمی پارتی دیموکراتی کوردستانە بەڕاستی ئەو دیموکرات لێکەنەوە پرۆتێستی خۆیانە دیموکرات نین بەڵێ کاک شوان بێگومان هەر کەسێک ئازادە چون سەرنجی خۆنیشامدا ئاسۆ لە شەرباژێرەوە بڵێ کام کاتت باش هەموو کاتێکت بەڕاستی ئازام کەس لەسەر تەوەری بەرداوەکە قسەی نەکرد بۆ بەسەری پارتیەکێتی و گۆڕان وڵی پێمان باش بوو لەسەر ناوەڕۆکێکی لەسەر سیستەمی پارلەمانی لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە لەسەرەوەی ئەو پرۆژە یاسایانە کە ڕاهەندی نیشتیمانی هەیە کە هەردوو لایەنە لەسەر متفق بوون بگەڕێتەوە بۆ پارلەمان بە تایبەتی پرۆژە یاسای دەستور کە ئێستا هەرێمی کوردستانە دەستوری نییە کە دەستور ئەم دەستورێکە هەیە دەنگی لەسەرداوە بەڵام دەنگی گشتی خەڵکی کوردستان لەسەر نەداوە بۆیە پراکتیزە بکرێت لە واقع پێمان باش بوو لەسەرەوە بەڵامەوە ڕێی خەڵکە ئێمەش بەرپرسنی لەسەر ڕێی خەڵک ئازادە چیاڵێ بڵێ بەڕاستی ئەگەر ئەو کۆبوونەوەی کە ئەم ڕۆکرا شتێکی باش بوو بۆ
زەرری کوردیکانی نەسەر نەباز لەوە کراوە ئەو ڕێکۆت نەستراژیە بین پارتی ژێدیا هەڵبۆژێتەوە نەکات باسی پارتی کراوە بەڕاستی نازانم لێەوە خۆیان وا لێ کردووە کە المهم لە کوردنەوەکە خۆ خەڵک باشکرا بینی کە باسی کۆمەڵێشت کراکە لە مەسلحەتی کوردایە لە مەسلحەتی میلەتەکەمانایە بەڕاستی یعنی لایەنگرەکانی چ لە خوارەوە هەتا سەرەوەدان هەرە ڕێیان هەیە هەر بۆنی دەمیان بۆنی خوێنی لێدەیبان بەڕاستی ناکرێتەوە دوو کەسی ئاوا گەورە کۆ بێتەوە لەوە کوشەڕ دوو مناڵ وایە بەڕاستی ئەوە هەر سوبی قسەکردن نەبوو لە بەڵێ کاکیاسۆ بەڵێ سپاس دڵشاد لە شارباژێر کاک دڵشاد فەرموو توری باشی هەکار زۆر سپاس کاک دڵشاد حالت دەم باش باشتر تۆ شارباژێر تاڵی نەل شارباژێر میگوتی مووسڵ مووسڵ کاک دڵشاد لە مووسڵ لێ تاغبیت کەرەمکە دەستخۆشیە وا هەردوو سەرکردات کەمەکە کۆن ببین زۆر احتیاجیە ئەمەکو پارتی دەمەوە زۆر احتیاجیە بەس ئەوانە پێشاییکی بێ پێش ئێستا قەسەد گوتنێ کو دلێمە بۆ هەردووکە بە بەرینو کە چکو دیژیە کو دەبین بێگا بێ حەشر کودت کە زۆر احتیاجیە ئەمەکو پارتی بەڵێ بەڵێ کاک دڵشاد لە مووسڵ سپاس بۆ پەیوەندیاتە نەسرین لە دهۆکێ بەڵێ کاتەوە باشە کاکیان باشتر بۆ تۆ بەڵێ دەستخۆشی لێکم زۆر سپاس زۆر سپاس بەڵێ وڵی دەستخۆشی لەو هەردوو بەڕێزانەکەم بۆ کوبوونەوەکەیان بەڵێ بەڵام نابێت لەسەر حسابی خەڵکی کوردستان کە فێڵ لە خەڵکی کوردستان بکەن بەڵێ ئەوە دواتر بۆ کەسانەی کاڵێن ئەو دەوڵەتی کە سەرۆک بارزانی سەرۆکایەتیەکە نامانەوێ نەخێوانە سەرۆک بارزانی نەتەنیا سەرۆکی یارمەتی کوردستانە بەڵکو لە ئەنگرانی زۆری هەیە بگرێت لە کوردستانی ڕۆژئاواوە کە زیاتر لە 6 لە ئەنگرانی خۆی هەیە ئەبێ ئاوا خەڵک تێ بگەن ئاوا خەڵک هەڵمەخەڵەتێنن چیتر گۆران ئاواڵێ پەیوەندی لەگەڵ یەکێتی ینی بەرەو ینی بڵێن خراپتر ببەت دواتر باشتر بکات ئەوە فێڵێکە لە خەڵکی کوردستانەکەن ئەو ینی بەڕاستی ینی لە ڕووداوەکانی حەبەی شوباتاش بەڕاستی ئەوان هەر خۆی هاندەران بوون دواتر ئەڵێن کە دەسەڵات وای کردووە نازەم چی بەڵام بەداخەوە چیتر بە خەڵک هەڵمەخەڵەتێنن زۆر خۆم ینی بەداخەوە نازانم چیتر بە ینی بۆ لانگرانی پارتی ئەڵێم لە سلێمانیە با چیتر هەڵمەخەڵەتێن بەڕاستی بە ئەوانەیە کە دەنگیانیاوە بە بزوتنەوەی گۆڕانە بە هەمویان بیگەڕێنەوە ئیتر ئێمە هەموو مازانیوان کە ئەوان بووچیان ینی بووچی ئاوا کردووە بەڵێ تکایان لێ یەکەم بە هەڵمەخەڵەتێن بەڵێ نەسرین خان سپاس بۆ سەرنجاتەژێک بەڵێ سپاس پەیوەندیاتە دوا پەیوەندی هەنار لە شەقڵەوە هەنار خانەکە بە کورتی فەرموو ئێوارە باسەکە باشتر بۆ تۆ زۆر سپاس دەکتۆرەکە زۆرخوانم تاڕاتی کەس بینم ئەوە دەتوانم بڵێم یەکێکە لە پاوەندەکانی سەرۆک بارزانی کە ماڵی کوردێک بخرێتەوە ئەو دوانە سەرۆک هەردوو کتەبکردەی کوردن هەردووکیان کوردن بەڵام ئەمە کاتتە ئێمە نابێت بڵێن ئیترێت پارچێنە هەر هەلانێکی سیاسی ئازادە لە هەر کۆبوونەوەیەک بۆ نمونە چۆن پارتی لەگەڵ گۆڕانەیە خود گۆڕان لەگەڵ یەکی سواکۆ ئەبێتەوە زۆر هەسایە لە هەمان کاتیستا دەمێ باسی بۆ بکەم کاکە کات بەداخەوە شەڕاگەیان نەکرێن لە فەیسبووک هیوادارە ئەو کەسانە وا لەو شەڕاگەیان نەبێنن کە لە فەیسبووکە ئەوە دەست پارتی و دژی گۆڕان ئێمە هەمومان کورداکەین بەڵێ هەنار خان بەڵێ سپاس پەیوەندێکت زۆر سپاس بەڕێزان دنابە تەوەریدا بێگومان سەرنجین بچین ئەنگەلێکە بۆن هەبوون پێ خۆشببوونە کۆمبوونەوەتەکردن هەبوونجی کەف کۆمبوونەوە کۆ لەسەر حسابا لایەنێکی دیوەکەوە خۆ گۆداری کردی هاتە مەیزاندن نەرچاوە بە بەڕێزان کۆبوونەوەی ئەمڕۆی دوو سەرکردەی دوهێزی سیاسی کە دەمێکە پەیوەندی ئەوان زۆر ئاڵوزە بێگومان ئەمە دوهێزە سیاسیش لەسەر هەرمی کوردستان یەکێکیان دەسەڵاتە یەکێکیان یەکەم هێزی ئۆپۆزیسیۆنەوە و کاریگەریشی هەیە لە ئێستاشدا کە پێشتر باس لە جیاوازی نەڕین و سیاسەتی ئەم دوولای نەکرا ئەمڕۆ هەردوو سەرکرداڵێن ئێمە لە مەسەلەی پرۆسەی چاکسازی لە هێرمەوە کۆمەڵێک شتی دێ زۆر لە یەکتر نزیکین بێگومان ڕۆژێن داهاتیدا لەسەر عەردی واقع ئەو ئەوان گوتی ئەف بەلاغات کە بەڵافکردن دێ بۆ خەڵکی دیار بیت کە چاوەیە گەلو هەیە سبەی تەوەرەکی گەلمتر داد خزمەتەوە دابین ئێوار باش